خۆشەویستان جارێکی تر سڵاتان لەوێ ئەچمەلای تۆری دومی پرۆگرامەکەمان هەمیشە شێوەکارانی کورد توانی ویانە کە پردێکی پەیوەندی یاخود هەماهەنگیەک لەگەڵ شێوەکارانی دنیاوە لەگەڵ گەلەریە گەورەکانی دنیاش دروست بکەن و توانی ویانە بەرهەمی شێوەکارانی کورد لە ناو گەلەریە گەورەکانی جیهان نمایش بکەن. لە ئێستادا کاری چەند هونەرمەندێکی کورد کە لە هەرێمی کوردستان دوو هونەرمەند بەشداریان کردو لە یەکێک لە گەلەریە گەورەکان لە وڵاتی ئیسپانیا کە ئەویش گەلەری پیکاسۆیە تابلۆکانیان نمایشەکەن و لە عێراق 4 کەس بەو دوو شێوەکارە کوردەوە بەشداری لەو گەلەریە گەورەیەداکەن. قسە و باسی زیاتر هەم دەربارەی کردنەوەی پێشانگاکە و بەشداریکردنی هونەرمەندانەکەم و نمایشکردنی تابلۆکانیان لەو گەلەریە گەورەیە لەگەڵ زۆر بەڕێز دانادارە کە بەڕێزیان هەم خۆشنووسە و شێوەکاریشە. کاکەدانا بەخێر هاتی سەرچاوە. من ئاماژەم بۆ کرد کە دوو شێوەکاری کورد و دوو شێوەکاریش پێمابێت لە بەغا واتە 4 شێوەکار لە عێراقەوە بەشداریان کردووە. یەکەم جارێکە لە پێشانگەی نێودەوڵەتی پیکاسۆ و لەو گەلەریە گەورەیە کورد تابلۆکانی نمایش بکات. سەرەتا زۆر سپاس بۆ تەلەڤیزۆنی کورسات جێگەی خۆشحاڵیە کە هونەرمەندان بەسەرەکەنەوە بەردەوام وەم بەرنامەیەکی تایبەت و جوانە کە ڕێکتان قستو بۆ هونەرمەندان بۆ شێوەکاران بەبێ جیاوازی و سپاس بۆ برادرانەی پشتی کامێرا و سپاس بۆ بەڕێوەبەر و ستافی کورسات. من خۆم بە خۆشحاڵە زانم کە لە خزمەتی بەڕێستانام ئەمڕۆ وەی جێی خۆشحاڵیە هەرێمی کوردستان نەک لە مەسلەی شێوەکاریە لە زۆربەی بوارەکانە حەزی کردووە پەل بەهای بۆ وڵاتان و حەزی کردووە دەستوپەنجەی هەر خۆی قەتیز نەکات لە بازنەیەکی داخراوە باڵێن هەرێمی کوردستان هەتا لە خواروی عێراق لە باڵێنە محافەزەکانی عێراق و دواتر چوونەتە جیهان و ئەو شوێنانەی کە گرنگ و حساسن بەتایبەتی شوێنێکی وەکو ئیسپانیا بەڕاستی وڵاتێکی کاریگەر و ئەوە بووە کە کاتێ داخلی ئیسپانیابی بەڕاستی یەکسەر شێوەکاری دێتەوە بیر لەبەرەوەی دار و دیوار و هەموو شوێنێکیان کردو بە کارەکانی پیکاسۆ هونەرمەندێکی گەورە و عالەمی بووە و ئەوان خۆیان شانازی پێواکەن. پیکاسۆ تا ئەو ڕۆژەی کە لە ژیانە بوو بەڕاستی کەس قەدری نازانی تاوای لێ هات دوایی چەندین باڵەخانە و بینا ئەویان دروست کرد و ئیشەکانیان تیا جێگیر کرد و ئێستا جێگەی خۆشحاڵی وڵاتان ئەچەند لەوێ سەیری گەلەرەکانی پیکاسۆکەن. زۆر باشە. ئەو مەرجانە چی بوون کە ئەبوو لە تابلۆکانی ئێوە هەبێت بۆ ئەوەی کە بتوانن لە گەلەریەکی ئاوا گەورە تابلۆکانیان دابنێن و نمایشی بکەن؟ بەڵێ وەڵاهی ڕاستی ئەگەر بمانەوێت ڕاستگۆ بین ئەم مەسەلەیە پەیوەندی بە دوو بابەتەوەیە. یەکەم بە بڵێن بە تایبەتی ئیشەکەت ینی ئیشەکەت کاریگەر بێ و سەرنجڕاکێش بێ و دووەمینیش عیلاقات پەیوەندی بەڕاستی ئەمە ڕاستیکی ڕوونە عیلاقات و بە تایبەتی زمانزانین ئەمە واکات تۆ زیاتر بە وڵاتان بگەی زیاتر عیلاقاتت بە قوتکەی ئەمە واکات تۆ زیاتر بەشداری پێشنگانی دەوڵەتەکان بکەی. بەڕاستی ئێمە ئەو کارانی کە پیشانماندان بەدڵیان بوو ئەنجا ئێمە توانیمان بەشداری بکەین بگومان هەموو معرەزە دەوڵەتەکان وایە. چەند شێوەکاری تر لەو پێشانگەیە بەشدار بوون؟ 62 فەنان بەشداریان کردبوو لە وڵاتە با بڵێن وڵاتە جیاوازەکان ئەو وڵاتانەی فەڕەنسا و ئیتالیا و بریتانیا و عێراقی یەکێک بوو لەو دەوڵەتانەی کە بەردەوام جێدەستی هەبووە گەر نەفەرێکیش بوو بێت یەک شێوەکاریش بوو بێ ڕۆیشتۆ لەو پێشنگایانە بەشداریان کردووە. بەڕاستی زۆر گرنگ بوو لەو شوێنە حساسە کە لە ناو گەلەری و ماڵی پیکاسۆیە ئەو پێشنگایە کرایەوە و دواتر ئێمە هەموو ئەو شتانی پیکاسۆمان نیشاندرا و بەتایبەتی ئەو کورسەی کە خۆی لەسەری دانیشتۆ و ڕۆژانە کاری کردووە هەموو ئەو ئیش و ئەدەواتانی کە با بڵێن ڕۆژانە پێوەی خەریک بووە هەر هەمی دانرا بوو وەکو خۆی پارێزرا بووە تاوەکو ئێستا ئەخ لە ساڵانی هێشتاکان و ئەم پیاوە بەڕێزە نەماوە ئەم شێوەکارە گەورەیە نەماوە. یعنی موهیمە تا ئێستا خەڵک هەر سەردانی بکە لە وڵاتانەوە بچن سەردانی شتەکانی بکەن. زۆر باشە. بێگومان تۆ بینەری کارە شێوەکاریەکانی هونەرمەندە بیانیەکانیش بوویت و بەراوردی شت کردووە لەگەڵ کاری هەم خۆتان و هەم ئەو دوو شێوەکاری ترکە لە شاری بەغدادەوە کارەکانیان لەوێ نمایش کرد. هیچ خاڵی هاوبەش هەبوو لە نێوان یان زۆر جیاواز؟ لە ڕاستیە ئەمە هەم بۆ ئێمە گرنگە هەم بۆ ئەوان لەبەرەوەی
دەمەوێت سەرەتا ینی ببوورە دەبواە من سەرەتا باسی کاک دانەوانم کردای بەڕاستی ئێمە ئەو نوێنەری حکوومەتی هەرێمە لەوێ ینی زۆر زۆر ئاسانکاری چکەم معرەزانە بەڕاستی ینی ئاسان نییە ئەم معرەزانە ئاسان نییە ئەبێ کەسێک هاوکار بێ پشتیوان بێ بە تایبەتی ئێمە کە چوینە ئەوێ ئەو فەرق و جیاوازی نەکرد بە شەرتێ ئەو دوو عەرەبمان هەبوو لە بەغا بوو لەگەڵمانە هاتبوون چکە ئەو نوێنەری حکوومەتی با بڵێن عێراق نییە نوێنەری حکوومەتی هەرێمە لەوێ بەبێ جیاوازی هاوکە هەر لە مەتارەوە مەسەن خەڵکو و سیاری دابین کرد و ئیش و کارەکانمان زۆر باشتر بەڕێوە چوو بەڕاستی و نوێنەرایەتێکی جوان نیشانەدا بەڕاستی کوڕێکی ڕازگۆ و دەستپاک و ئەمینە بەڕاستی کە جێی خۆی قایم کردووە لەوێ ئەوە زۆر جێگەی دڵخۆشیە بۆ ئێمە لە هەرێمی کوردستان کە وەکو کورد ئەچینە ئەوێ ڕێزمان ئەژیری هەست دەکەین کە غەریب نین ئەمە وای کرد کە ئێمە زیاتر ئەو بچینە پێش لەوێ کارەکانمان بە جوانی بەڕێک و پێکی و هەتا ئەو کاتێک کە گەڕاشینەوە هاوکارمان بوو ڕاستی باسی ئەوەت کرد کە ئەم شێوەکارانە لە ئەو وڵاتانە لەگەڵ ئێمە یعنی یەکێک لەوەی کە زۆر سەرنجیان ڕاکێشا بوو لە تابلۆکەش کاریگەرتر ئەوە بوو کە بە جلی کوردیەوە ئێمە ڕۆیشتین یعنی جلی کوردی بەڕاستی ئەمە یەکێکە لە کولتوری ئێمە ینی بیرمان نەچی ئێمە هەر تابلۆ حساب نییە داینین و پیشانی خەڵکی دەین لەوێ لە هەموو وڵاتێکە سەرەتا یەکێک لە هەرە گرنگەکان بنەما هەرە گرنگەکانی کولتوری هەر دەوڵەتێک جلوبەرگەکەیە کە بێ تۆ سلوبەرگەکەت نیشاندا تەسەور کە هەمووی داوای ڕسمگرتنێ کرد کە جلی کوردی بەلایەنەوە شتێکی ینی تاکە لە هەموو جیانە کەسێتر نییە لەو جۆرە جلە بکە جگە لە کورد یعنیەکانی تریش ئانیش بە جلوبەرگی خۆیانەوە طبعا بەس عادەتەن تۆ چاکەت و پانتۆڵ عالەمیە کە ئیکەی نادناسنەوە بەڕاستی ینی مەسەلەن جامانی و مەسەلەن کڵاو ئەو بابەتانە ینی ئەمە هی کولتوری خۆمانە بێ بیپارێزین خۆ ئەگەر خۆمان نەیپارێزین ئەیشێ بیپارێزێ جا ئەوە جێ دڵخۆشی بوو بۆ ئەوان ئەوە ئەنجا سەیری تابلۆکەیان نەکرد بەڕاستی ئەو تابلۆیانیان زۆر لا جوان بوو یەکێک لە تابلۆکانی من بە 5 تابلۆ بەشداریم کرد و یەکێک لە تابلۆکان حەزم کرد تابلۆی نەخشەی هەرێمی کوردستان بێ و جگە لە جلوبەرگەکەش هەم بە تابلۆکەش بیسەلمێنم کە ئێمە هەرێمی کوردستانین و هەم بە خەتاتی و هەم بە شێوەکاریش نووسیبووم کە هەرێمی کوردستان لە هەر شوێنێ بین لە دڵمانایە زۆر باشە لە بەشداریکردن لە پێشانگایەکی نێودەوڵەتی لەو شێوەیە کە چەنەها شێوەکاری بیانی تیا بەشدارن شێوەکاری کورد ئەبێ زیاتر با بڵین تەرکیزەکەی لەسەر وروژاندنی چ بابەتێک بێ لە ناو تابلۆکانیا بۆ ئەوەی کە سەرنج ڕاکێش بێت وە پیشانی باتکە کووردە وڵاهی قسەکەت جوانە پرسیارەکە جوانە بەڵام کێشەکە ئەوەی ئێمە لە هەرێمی کوردستان تۆزی پەرتەوازەییمان پێوە دیارەوە کوشێوەکارەکان بەعام هەر با بڵین هونەرمەندان بەعام لەبەرەوەی بەداخەوە لە هەرێمی کوردستان ئاستی ڕۆشنبیری نەگەیشتەوە ئاستەی کە بگەین کۆک بین پێکەوە دانیشین یەکتری بخوێنینەوە ڕەبێ خۆشتان شارەزاییتان گروپێکیشتان هەیە گروپی شێوەکاران بەڵێ گروپی هونەری کوردستان بەڵێ شێوەکاریە 222 ئەنداممان هەیە جێگەی خۆشحاڵیە کە ئێمە سەر بە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانین بەردەوام هاوکار و پشتیوانی جددیمان بوونە و ئەمە وای کردووە کە ئێمە سەرکەوتووتر بین هەم مادی هەم معنەوی چوینەتە پێش و دەستی ئەو گەنجانەمان گرتو نەمان هێشتۆ بە شتیترەوە مەشغوڵ بن و بەڕاستی زۆر جێگەی دڵخۆشیە بۆ ئەوانیش چووکە لای ئێمە هەنێشت فێرە بن لەوانەیە لە زانکۆ فێر نەکرێن لە پەیمانگاکان فێر نەکرێن ئەوانیش ڕۆڵی خۆیان بینیوە لە ناو گروپەکەیە دەستەکانت خۆش بێت کاکدانادارا سپاس دەکەم کەم ئێوارەیە لە پرۆگرامی زۆر سپاس بۆ بەڕێستان لە سەرکەوتوو بن سپاس